رخصنا کامپا در شکرانه یا پارتیا دموکراتا کردستان سوریه جی سالبگرا سیهونهان یا کوچبار کرنا باوی نتوا کرد نمر ملا مصطفی بارزانی لکامپه و جاند بصدان کس لوی بیرانین جی بشدار بون گوتنو هلبس سربرزانی نمر هاتم پیشکش کرن هروها بلگه فیلمک جی هات نمایش کرن. روجا كبغمجين دیدیوروکا کردستان دا روژا کوچا داویا نمر مصطفى برزانی هر دمکه ام برزانی نمر ام تینم بیره خوش بو ام ویر بازه هنم بیره خو ام سر ویر بازه بردام بر ويا كردستانا بعضي مسعود شي ببه ان شاء الله بقواتها خدي امنا كذن ام ابصر كذن ام ابصر كذن ام سر ربازاوینا او ربازا باو با پیریم لاشی مد چاندی خونه مد چاندی او ربازا راست ربازا کردایتی ان شاء الله ام ربازی ام گنه دولتا کردی امر لبیروری 39 ساڵی کۆچی دوای ڕابەرینەتەوەی کورد مەلا مستەفای بارزانی ڕێخستنی پارتی دیموکراتی کوردستانی سووریا لە کەمپیدارە شەکران مەراسیمێکی ڕێزدێنان و بیرۆری ئەم یادەیان ساز کرد ئێمەش بەشدار بوون لەگەڵیان بێگومان یادی بارزانی نەمر یادێک نییە تایبەت بێ بە باشووری کوردستان و یان تایبەت بێ بە پارتی دیموکراتی کوردستان یادێکە بۆ هەموو کوردێکی دڵسۆز بۆ هەموو نیشتمان پەروەرێک لە شوێکی ئەم دنیاەدا بن بارزانی نەمر لە دڵماندا بە زیندوی دەمێنێتەوە و بە زیندوی ڕێبازەکەی دەپارێزین ئێستا پێشمەرگە قارەمانەکان لە سەنگەرەکانی بەرگری لە کورد و کوردستان لەسەر ئیلهام و بیر و بۆچوون و ڕێبازی بارزانی نەمر بەرگری لە خاچی پیرۆزی نیشتیمانی کوردستان دەکەن ڕێبەرێمە کووردا بوو ئەم حەیا ساغ بن ئەم سوورینم کوردینە ئەم پارێزوانێ وڵاتینە ئەم سوورینە ئەم کوردینە ئەم خوێنڕژێ وڵاتینە ئەم سوورینە ئەم کوردینە ئەم سوندخورێ بەرزانینە حەیا ئەم ساغ من ئەم سەر ڕێکا بەرزانیە سەرۆکێمە سەرۆک مەسعودێ بەرزانی باوێ مەسعود سرورê Kurda tuî nîşana kar û xebatê dengê şoreşê tuî aşiqê xaka welatî rêbaza rastî tuî hevalê jar û hejala piştî pêxember tuî şehêdî rok û rometê dilê pêşmerga tuî destana çemê arasî